ئەو چەکانەی کە دێدا بەش دەبێت بەسەر لیواکانی هێزەکانی پێشمەرگە بەعکسەوە ئێستا ئەوەندە چەک بڵێن زیاد بووە لەگەڵ تەقەمەنی کە لیواکانی هێزەکانی پێشمەرگە کە ئەیاندنێت جێی لێ نییە لێی دانێن، یعنی ئەوە نییە نایەندرێتێ، تەنانەت عەمباری پێویست نییە، عەمبارێک کە ئەمانە بە شێوازێکی زانستی خەزنکە لە لیواکان بۆی تووشی تەقین، وەکو چەند ساڵی پێشوو جارجار هەندێک عەمبارە تەقیەوە، لەبەرەوەیە ئێستا پرۆسەیەک ئەنجامەدرێ هەندێک شۆنی ئەمبارکردنی چەک و تەقەمەنی بۆ لیواکانی هێزی پێشمەرگە دیسان بە هاوکاری هاوپەیمانان دروست دەکرێت کە بتوانێت ئەو چەک و تەقەمەنی زیادانەی کە ئەیاندرێتێ و ئەبێ ئەمباریکەن بۆ کاتی پێویست بۆی ئەمباریان بۆ دروست بکرێ. دەنا ئەوەی کە باس ئەکرێت چەک هەیە و نادرێ بە پێشمەرگە ئەمە زیاتر پڕۆپاگەندەیە. قسەم لەگەڵ فەرماندەی فۆش کردووە، قسەم لەگەڵ ئەفسەری تر کردووە و بەواسەیەوەی کە من کاتی خۆی ئەفسەر بوومە و وەزعی پێشمەرگە ئەزانم. یەکێک لەو فەرماندانە بە منی وتی ئێمە ئەتوانین لە ڕێگەی خەڵکەوە شت بکڕین بۆ مەسەلە دابینەکەین. دۆشکەم لە ڕێگەی خەڵکەوە کڕیوە. لەکوێ ئەو چەکانە کە وەرگیراوە لە هاوپەیمانان یا لە عێراق وەرگیراوە لەکوێیە؟ داستان کردووە لەکوێ وەڵێن چەکەکان؟ چەکەکان هەیە، بەڵام لەکوێ لە بارەگاکانی خۆیانە، لە بارەگای ئەو بارەگایانی کە خۆیان مەبەستیانە، لەو شوێنانەیە کە خۆیان ڕوبەڕووی یەکتریە بنەوە. وەست لە ناو شارەکان؟ بەڵێ ناو شارە. چەکی پێشکەوتوش لە ناو شارە، دۆشکەش لە ناو شارە و جەنابیشی دەبینی کە ڕۆژانە مەسئولە ڕوا دۆشکەی لە دواوەیە. ئەو دۆشکە بۆ نایبن بۆ ئەو ڕەبێ کە من ڕۆیشتم بۆیە یەک دۆشکەیتیان نەبوو. ئەگەر دۆشکەی تیا بووایە ئەو هەمەرە ئەو کاک ڕاید ئیسماعیلە کە دڵسۆزانە ڕۆشتە پیری هاوڕێکانیەوە دۆشکەی برد بۆی بچێتە سەر ڕەبایەکە و مقاومە بکە کە شەهید بوون بەداخەوە هەمەرە هەمەری میسریش بوو، هەمەری ئەمریکی نەبوو. ئەگەر چەکی دۆشکەی تیا بووایە ئەوان نەچوون و شەهید نەبوون.